أو تقول حين ترى العذاب لو أن لەگەڵ هاتنی شەوانی کۆتایی ڕەمەزان مزگەوتەکانی کوردستان زیاتر ئاوادان دەبنەوە دەبنە ماڵ یەکەمی ئەو بڕوادارانەی خەویان لە چاوی خۆیان زڕاندووە و بە هیوای لێخۆشبوون لە بەردەم خوددا ڕاوەستاون بەڵام شەوی 27 جیاوازترە دەستەکان ڕوو لە ئاسمان بەرز کراونەتەوە و تەنیا دەنگی نزا و قورئان خوێندن دەبیسترێت لەم کەشە ڕۆحانیەدا فرمێسکی پەشیمانی تێکەڵ بە ئارامی ڕۆح بووە و هەمووان تینووی لێخۆشبوونن لەلایەن پەروەردگاریانەوە ئەم بەشگاری ئێمە بۆ گەنجانەوەیە کە لەم شەوەیە کە خێری لە 1000 مانگ زیاترە یەکجار تۆبەیەکی نەسوح بکەین ئینشاءالله بگەڕینەوانێ وەلای خۆی گەورە وەکوایە بۆ ماوەی زیاتر لە 80 ساڵ ئێمە تۆبەمان کرد بەخۆی گەورە لە وەرگرت بێتین ڕاستی هەرو مامۆساوبان خوازانن مانگێکی تر لەمە دووە ئەو هەموو خەڵکە نایە کەواتە ئەمە بانگەوازێکی خواییە خوای گەورە دڵی بەندەکانی نەرم کردووە شەیتانەکانی بەستۆتەوە دەرگای باشتی کردوتەوە و هەروە دەرگاکانی جانمی داخستووە ئەمە بەڕاستی کاتێکی تایبەتە ئەم چەند شەوەش کە ماوە ئینشەڵڵا لە کیس خۆتانی مەیە شەوی 30 ڕەمەزان کە ئاخر شەوە ئەگەر بۆ بەیانەکەشە جەژن نەبێ ئەو شەوە هەروەکو ئەم دەشەوە لەیلەتول قەدرەوە ئینسانی موسڵمان ئەم چەند شەوە کە ماوە زۆر بە چاکی هەوڵی لەگەڵا بەدی خۆم شەوە بێکە خۆی گەورە داوای کات و ئێمەش بە تەماین داوا لە ئەڵڵا تەعالاکەم ئەم ساڵکاتە مای خێر و خۆشی بمان بێتە هەوەی بەدیهێنانی ئاواتەکانمان داوا لە ئەڵڵاکەم چی چاک و چی باشەومان بووکە خۆی گەورە سەرفرازی دنیا و قیامەتمانکە داواکەم چۆن لێرە کوی کوورینەوە لە باشتەکەشا کۆیمان کاتەوە دوعاەک شمێ لێرەوە لە کەناڵەکەیەوە ئاواتێکم هەیە داوەتان لێکم دوعاەکی خێرم بۆ کەن بە تەمای شتێکم هەمووتان بڵێن ئامیکم بکەن و خۆی گەورە کارەکەم سەر بگرێن هاوڵاتیان شەوی 27 ڕەمەزان وەک دەرفەتێکی زێڕین دەبینن بۆ سرنەوەی گوناهەکانیان ئەمە ئەو شەوەیە کە قورئانی تێدا دابەزیوە و تیایدا لاپەڕەیەکی نوێ لە ڕۆژمێری ژیانی مرۆڤەکان دەنووسرێتەوە شەوێکە بۆ داواکردنی ڕزق و ڕۆزی و کۆڕینی چارەنووس کە تیایدا نزا و پاڕانەوەکان دەبنە هۆی ئارامیەکی بێوێنە و پشودانی دەرونی مرۆڤەکان لە نێو جەنجاڵی ژیانی ڕۆژانەدا ئەم کۆتایی ڕەمەزانە جێی بایەخی تایبەتی پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وەسەلام تایبەتی شەوانی کۆتایی و هانی ئەمەی داوە کە زۆر ئاگامان لەم شەوانە بێ فەرموویەتی ئینەمە الئەعمال بالخەواتیم فەرموویەتی بێگومان هەموو کار و کردەوەکی باش بە پێی کۆتایەکەیەتی بۆیە ئەو بەڕێزانیشی کە گریمان تاوەکو ئەم کۆتایی ڕەمەزانە تەوبەیان نەکردووە فرسەتێکی تر لەبەردەستیانە ماوە تەوبە بکەن و بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار شەو ڕۆژی ڕەمەزان زۆر زێڕین و تایبەتە بەخوای پەروەردگار لە قورئانە فەرمێتی ئەیامە معدودات واتە شەو ڕۆژەکان زۆر کەمن و خێرا تەواو ئەبن ئێمە لە کۆتایی ڕەمەزانین خوای پەروەردگار لێ پاڕێنەوە هەرچیمان کردووە و تۆ لەمانی قبوڵکە و یارمەتیمامدا ئەو چەند سەعاتە کەمەی کە ماومانە خوای پەروەردگار یارمەتی دەرمان بێت چاکەی زیاتری تیا بکەین دوعا بکەین بۆ خۆمان و بۆ ماڵ و مناڵ و بۆ وڵاتمان و بۆ سەرجەم موسڵمانان هەموو نیعمەتەکان دەکەین بەپێی ئەوەندەی شایستەی گەورەی خۆتە یا ڕەب العالەمین هەزاران جا سوپاس دەکەین ئەم کەشە ڕۆحانیەتە بەرەبەیان بەردەوام دەبێت هاوڵاتیانی کوردستان وەک نەریتی ساڵانەی هەڵقڵاو لە ئاینەکەیانەوە بایەخی تایبەت بە دەشەوی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان دەدەن و زیندوی دەکەنەوە لە نێو ئەم دەشەوەشدا شەوی 27 مزگەوتەکان زیاتر ڕووناک و درۆشاوە و سەرەپای کوردستان نقمی ئارامی و کەشی ئیمانی دەبێت ڕامیار عوسمان کەناڵی پێیان سلێمانی خۆشی خەیتە ناویانەوە ئەوانەی مناڵیان نەخۆشە خوایە شیفایان بەی ئەوانەی براو کەسیان نەخۆشە خوایە شیفایان بەی ئەوانەی